وەزارەتی پلاندانانی عێراق ئەو ئامارەی بڵاو کردوتەوە سەبارەت بە ڕێژەی هەژاری لە پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانیش کە تێیدا دهۆک بە هەژارترین پارێزگا ناوی دەرکردووە لە هەرێمی کوردستاندا. ئێمە قسە باسی زیاتر لەسەر کۆی پرسی هەژاری و هۆکارەکانی ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە دهۆک لەگەڵ بەڕێز عەبدولکەریم شێخ حەماد کە بەڕێزیان بەڕێوەبەری کارن لە دهۆک قسە باسی زیاترەکەین. بەڕێز عەبدولکەریم شێخ حەماد، سوپاس بۆ ئامادەبوونت. وەکو ئاشکرایە کە وەزارەتی پلاندانانی عێراق ئامارێکی بڵاو کردوتەوە سەبارەت بە ڕێژەی هەژاری لە عێراق و هەرێمی کوردستان. ئێوە بە گشتی چیتان هەیە لەسەر بڵاوکردنەوەی و ئامارە؟ زۆر سوپاس بۆ جەنابتان و بۆ کەناڵی خۆتان. حەقیقەت مەسەلەی پلاندانانی عێراق هەر وەکو ڕەسمی ئێمە لە هەرێمی کوردستان بابەندین بە ڕینمایی ئەنجومانی وەزیرانی ئێمە و وەزارەتی پلاندانانی ئێمە هەر ئامارێک دەربچیت لە هەرێمی کوردستان ئێمە بەوەی بابەند بین ئەوەی لە عێراق بەلاو دەبیت ئێمە وەکو ڕەسمی ناتوانین احتیمادی لەسەر بیکەین. ئەم مەسەلەی کە وەکو زیاترین ڕێژەی هەژاری هەیە لە دهۆک، نازانم ئستبیانەکە چۆن دروست بووە سەر چ بنەما ئەوەی نازانم چۆن جەنابەت گوت لە بەغدا دروستی کراوە. بۆچی ئەتیمادی ناکەن سەر لای ئێوە ڕێژەکە چۆنە بە هەڵسەنگاندنی بەڕێستان؟ یەکەم شت کە وەکو ڕێژەی هەژاری لایم دەرناچیت بە حەقیقەت، چونکو من معنی نیمە بە ڕێژەی هەژاری، چونکو من معنی نیمە بەس بە دۆزینەوەی هەلیکار بۆ گەنجان با بڵێم. بابەتی ڕئیسی خۆمان لە بەڕێوەبەریاتی کاری دهۆک ئەوەیە، بەس ڕێژەی بێکاری و ڕێژەی هەژاری هەردووکوان عایدی وەزارەتی پلانە. بەس وەک ئیداری وەک بابەتێکی ئیداری ڕەسمی ئێمە احتیمادی لەسەر ئەنجومانی وەزیرای خۆمان دەکەین، لەسەر وەزارەتی پلاندانانی خۆمان دەکەین. زۆر باشە. بۆ پێی کە بەڕێستان باس لە هەلیکار و دۆزینەوەی هەلیکار کرد، ئەمە بزانم ڕێژەی هەلیکار لە نێو دهۆکدا چۆنە، هاوڵاتیان تا چەندە لە ئەو ڕێژەیە ڕازین کە بەڕێستان بۆتان دابین کردوون؟ طبعا هەلبەت بەڕێوەبەریاتی کاری دهۆک وەکی ئیشارەتم پێدا معنیە بە دۆزینەوەی هەلیکار. لزنەمان هەیە و بەشێکمان هەیە کە وەکو ئیش و کاریان ڕۆژانە دەربچن لە ناو بازار لە ناو پرۆژەکان بۆ دۆزینەوەی هەلیکار. ئێمە دوسێ جۆرمان هەیە بۆ ئەم بابەتە، یعنی بابەتمان هەیە کە وەکو لزنەکان دەربچن هەموو ڕۆژ، بابەتیشمان هەیە فەرمانبەر لێرە پێشوازی لە هەر کەسێکی بکات کە وەکو بێت ناوی خۆی تۆمار بکات. ئێمە دوو جۆری فۆرمانمان هەیە. فۆرمەکمان هەیە ئەوانەی بێکار ناوی خۆیان تۆمار دەکەن، فۆرمەکیشمان هەیە عایدی خوددانکار ساحبکار ئەوەی بزانی چه جۆری کرێکاری پێویستە. لینکەکی تایبەتیشمان هەیە کە وەکو مەوقعی ئەلیکترۆنی هەر کەسێک ئەتوانیت بێکار بیت یان خوددانکار بیت ئەتوانیت لە ماڵی خۆی لە شۆنی خۆی ناوەکەی تۆمار بکات. طبعا بەڕێوەبەراتی ئێمە هەماهەنگی زۆری هەیە لەگەڵ ئیش و کاری لەگەڵ منەظەماتی زۆرمان هەیە، ڕێکخراوەکانی مەدەنی و نێو دەوڵەتی ساڵانە حقیقەت یعنی بەڕێژەی ینی هەموو ساڵ 400 تا 500 هەلیکار بۆ گەنجان دەبینین هەموو ساڵ. ساڵی جاریشمان هەیە مەسەلەن ئەگەر بەداعمی منەظەماتمان هەبیت مەسەلەن ڕاهینان خۆڵی ڕاهینان بۆ کەسەکانی ئەیکەنەوە چۆن ئەتوانیت بازار داخلی بازاری کار ببیت، چۆن ئەتوانیت مەسەلەن با بڵێن کارێکی بەدەست خۆی ببینتەوە بە یارمەتی مۆزەفی خۆمان و لەگەڵ ڕێکخراوەکان. وەچی ئیشارەتمان پێدا ئەمە کاری سەرەکی با بڵێم بەڕێوەبەراتی ئێمەی کاری دهۆکە. زۆر باشە. لە ڕاستیە من پێم خۆشە ینی لە هەرێمی کوردستاندا ڕێژەی هەژاری زۆر کەم بێت و ڕێژەی هەلیکار زۆر بێت، بە تایبەتی لەو پارێزگانی کە ئاشکرا کراوە کە ڕێژەی هەژاری تیاندا. ینی بەڕاستی کاک عەبدولکەریم من مەبەستمە داتایەکەم دەستکەوێت لەلایەن بەڕێستانەوە ئاخۆ ڕێژەی هەلیکار و لە بەرامبەریشدا ڕێژەی بێکاری لە دهۆکدا چەنە؟ وەچی بەجەنابەتۆتم ڕێژەی بێکاری ئەمە عایدی وەزارەتی پلانە. مشکل زۆر باشە. بۆ پێی کە ئێوە هەلیکار دابینەکەن ڕێژەی هەلیکارەکە دەبیت تشتێکی ڕۆم بکەم. مەسەلەی بێکاری ئەمە وەچی مەسحەک و ئستبیانێک دەکرێت. ئەم مەسح و ئستبیانە وەزارەتی پلان ئەکات. مشکلەکی دوێژمان هەیە، خەڵکەکە هەموو نایێتە بەرەبەراتی کار ناوەکەی خۆی تۆمار بکات
دا بزانی ڕێژەکەی چەندە یعنی خەڵکێکەیە دەستە پارێزگا خەڵکێکە دەستە منەظەمە لەبەر ئەوەی عائیدی وەزارەتی پلانات اتصالی بە وەزارەتی پلانیژم کردووە پێشی چەند ڕۆژ ئیپار ئەڵانیان نەکردبوو نازانم تا ئێستا چەندە بە حەقیقەت بەس ئەوانەی ئێمە سەردانیمان کردوبین بۆ ئەم ساڵە مەسەلەن و ئەوانەی ئێمە دانی تا تقریبان با بڵێم لەم 6 مانگی ڕابردوو تقریبان ئێمە نزیکی 200 هەلیکارمان دۆزیتەوە بۆ خەڵک تقریبا نزیکی 600-700 کەس تۆمارمان کردووە کە وەکو ئەوانەی بیکار و ڕۆژانەش بەردەوامە ئیشی خۆمان لەسەر ئەو کارە زۆر باشە کەواتە وەڵامتان چییە بۆ ئەوەی کە وەزارەتی پلاندانان و ئاماری ڕاگەیاندوە وەزارەتی پلاندانانی حکوومەتی عێراق لەسەر چ داتا و زانیاریەک ئەم ئامارانی ڕاگەیاندووە بۆچی هەولێر و سلێمانی داتاکانیان قوبوڵە ئێوە وەکو پارێزگای دووهۆ قوبوڵتان نییە من مەبەسم ئەوەی نییە ینی من قوبولم یان قوبولی من وەک بابەتە چی ئیداری بەحەس ئەەکەم یعنی ئێمە زۆر جار مەسەلەن ئەو بابەتە تەڕح دەکرێت مەسەلەن وەزارەتی پلانی بەغداتی ئامارە چیدانەوە یان ئەو بەس ئیداری درستترین ئەوە ئێمە ئستینادی لەسەر وەزارەتی خۆمانەکان ئەگەر بڵێن مەسەلەن بۆ وەک با بڵێم گفتوگۆ ینی مەسەن وەک پرسیارم بکەیت بۆ مەسەلەن هەموو جار ڕێژەی هەژاری یان بێکاری زیاترە لە دهۆک مەسەلەن ئەو ئەتوانم بە حکمی خبرەی خۆ فکرم خۆم بۆ جوابی بدەم ئەمە جیاوازەکە وەکو من بڵێم ئاماریان دروستە دروست نییە من زۆر باشڵا خۆ سپاسی شتەکەم ئەگەر هەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزی شت ینی پرسیارەکە خۆت لە خۆت کرد کە بۆچی ڕێژەی هەژاری هەمیشە لە دهۆک زیاترە وەک پارێزگاکانی تر لە کاتێکا کە چەندین بیری نەوتی تێدایە و دوو دەواازەی سەرەکی تێدایە کە هاوسنوورە لەگەڵ تورکیادا و لەگەڵ سووریادا ئەبواە سەر ڕێژەی هەژاری هەم زۆر کەم بواە هەم ڕێژەی کار زۆر باە وەڵامەکەی خۆت چییە بۆ ئەم بابەتە من بە فکری خۆم و ینی خبرەی خۆم لەم کارەیدا مەسەەن ئێستا مەسەە بڵێن هەولێر تو ناتوانانی مقارنە بە هەولێر بکەی هەولێر با بڵێن پایتەختە هەولێر زیاتر وەزارەت لەوێرە زیاتر ڕێکخراو لەوێنە زیاتر کۆمپانیەکانی سەرەکی لەوێنە یعنی با بڵێن دەرفەتی کار زیاترە لەوێ اینجا ئەگەر بڵێن بۆ دهۆک مەسەن هەموو جار بۆ ئەم کێشە هەیە ئێستا هەموو جارۆکی استبیان دەکرێت من نازانم چی گوت مەجەنابەت لە سەر بنەما دەکرێت بەس بە تەئکید استبیان و مەسح دەکرێت لەسەر ئەساسی ئەمانەی با بڵێم دانیشتوونی ڕسمی با بڵێم لەو پارێزگایە ینی مەسەەن ئاکنجیبوونی ڕسمیە لەو پارێزگایە ئێمە بە واقعی کەسە بقین ینی ئێستا لە دهۆک زیاترین ئاوەرە هەموو جاروە زیاترین پەنابەر لە دهۆکن یعنی ئەوانەش تۆزێک تەسیری هەیە لە بابەتی کار و کرێکار چونگو ئەوانەی ئاوەرە و ئەوانەی با بڵێن پەنابەر بە تەئکید داخلی ئەو مەسحەنابن احتیمادی لەسەر ئاکنجیبوون ئەوانەی دهۆک دەکەن ئەوانەش زۆریان هەنە لەسەر کار ئەوانە بە تەئکید تۆزێک تەسیری خۆی هەیە اینجا مەسەلەن دەچین هەولێر و سلێمانی مەسەلەن مەتاریان هەیە لە دهۆک مەتاری نییە با بڵێن یعنی بەعزە تشتی هەیە با بڵێم جیاوازی هەیە تەسیری خۆی هەیە لەسەر ئەم ڕێژە زۆر باشە زۆر سپاس بەڕێز عەبدولکەریم شێخ حەماد بەڕێوەبەری کار لە دهۆک سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانمان